ئایا ئێران دەتوانێت هەمان کاری جەمال عەبدولناسر لە هورمز دووبارە بکاتەوە؟ بەرواری مێژوویەکی سەرنج ڕاکێشی 70 ساڵ لەمەوبەرە، بەڵام بۆ ئێستای جەنجی ناوچەکە و بە تایبەتیش تەنگەی هورمز یەک ئەگرێتەوە. ئەوەی ئێستا کارکتەرە سەرەکیەکەی هورمزە وڵاتی ئێرانە، بەڵام ڕووداوە مێژوویەکەی 70 ساڵ لەمەوبەر پاڵەوانەکەی جەمال عەبدولناسر بوو. جاخۆ ئێران لە تەنگەی هورمزدا هەمان ئەو کارە ئەکات کە جەمال عەبدولناسر لە نۆکەندی سوێزدا کردی؟ لە ساڵی 1956 جەمال عەبدولناسر سەرۆک کۆماری ئەو کاتی میسر بڕیاری بە نیشتیمانکردنی نۆکەندی سوێسیدا. ئەمە تەنیا بڕیارێکی ئابووری نەبوو، بەڵکو خاڵێکی وەرسەرخان بوو کە هاوسەنگی هێزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو جیهاندا گۆڕی، چونکە نۆکەندەکە شادەمارێکی سەرەکی گواستنەوەی نەوت و بازرگانی بوو، ڕێک وەک تەنگەی هورمزی ئێستا. لە مانگی تشرینی یەکەمی ئەو ساڵەدا ئیسرائیل بە ڕێکەوتنێکی نهێنی لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا هێرشیان کردە سەر سینە. دواتر بەریتانیا و فەڕەنسا بۆ گەڕاندنەوەی کۆنتڕۆلی خۆیان و لادانی عەبدولناسر ڕاستەوخۆ هاتنە ناو جەنگەکەوە، بەڵام ئەمریکا و یەکێتی سۆڤیەت فشارێکی زۆریان دروست کرد بۆ ڕاگررتنی جەنگەکە. لە ئەنجامدا بەریتانیا و فەڕەنسا و ئیسرائیل کشانەوە. ئیدی لەو کاتەوە جەمال عەبدولناسر وەک سەرکردەیەکی دژە ئیستیعمار دەرکەوت و هەژمونی بەریتانیا و فەڕەنساش کۆتایی پێهات. هەروەها سیستەمێکی نوێی جیهان بە سەرکردایەتی ئەمریکا و یەکێتی سۆڤیەتیش دەستی پێکرد. جا با بگەڕێینەوە سەر بابەتی تەنگەی هورمز. ئەمڕۆ ئێران هەوڵەدات واقعێکی نوێ لە تەنگەی هورمز بسەپێنێت، ئەویش لە ڕێگەی کۆنتڕۆڵکردن، وەرگرتنی باج، میکانیزمێکی نوێ بۆ تێپەڕبوونی کەشتیەکان، چونکە ئێرانیەکان بەڕوونی وتویانە تەنگەی هورمز ناگەڕێتەوە بۆ دۆخی پێش جەنگ. لەم ناوەدا رووسیا بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانی ئێرانەکات و ئەڵێت ئەمریکا ناتوانێت بەرەنگاری ئەو واقعە نوێ ببێتەوە و دەبێت وڵاتانی کەندا و ئێران و عمان بڕیاردەری ئەو بابەتە بن. چین و پاکستان بە یەکەوە دەستپێشخەریان بۆ پاراستنی سەروەری وڵاتانی ناوچەکە و سەلامەتی هاتوچۆ پێشکەش کردووە. ئەوروپاش بە دوای ڕێگەچارەیەکی نەرمدا ئەگەڕێت بۆ دۆخی هورمز کە دوور بێت لە کردەوەیەکی ڕقی سەربازی بۆ ئەوەی ئەم شادەمارە گرنگەی بازرگانی بکرێتەوە. وڵاتانی کەنداویش هەندێکیان مەیلی بەکارهێنانی هێزیان هەیە بۆ کردنەوەی دەرگای هورمز، چونکە ترسی ئەوەیان هەیە ئێران لە داهاتوودا وەک ئامرازێکی فشار لە بەرامبەریان بەکاری بهێنێت. هەرچی ئیسرائیلیشە دەیەوێت ئیدی جیهان پشت بە تەنگەی هورمز نەبەستێت. جێگرەوەشی داناوە ئەڵێ جێگرەوەش دروستکردنی ڕێگەیەکی وشکانیە لە کەنداوە دەست پێ ئەکات بەرەو ئیسرائیل و لەوێشەوە بۆ ئەوروپا. ئێستا مۆڵەتە درێژکراوەکەی ترامپ بۆ ئێران تاکو کاتژمێر 3 بەرەبەیانی ڕۆژی چوارشەممێ بە کاتی کوردستان ناشزاندرێ سەرۆکی ئەمریکا لە دوای ئەو مۆڵەتەوە چی دەکات. جارێکی دیکە مۆڵەتەکە درێژ ئەکاتەوە یاخود وەکو تاکتیک بەکاری ئەهێنێت و لە پەنای ئەو مۆڵەتانەدا دەست بە جەنگێکی بێ ئامانەکات. پرسیار ئەوەیە ئەگەر ئەمریکا هەوڵ بدات لە ڕێگەی هێزەوە تەنگەی هورمز بکاتەوە، بڵێ ڕوبەڕووی ساتێکی مێژووی ببێتەوە کە تیایدا هەژمونەکەی وەکو 70 ساڵ لەمەوبەری بەریتانیا و فەڕەنسا کۆتایی پێبێت؟